ناو نیشتیمانیانی کوردستان مافخوراوانی هەموو چین و توێژەکان هەموو دەزانن کە ژیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە ماوەی 6 ساڵی ڕابردوو ئێستاش لە دۆخێکی ناهەمواری سەختدان و دەسەڵات هیچ هەوڵێکی نەداوە بۆ چاکسازی و باشترکردنی ژیانی هاوڵاتیان بەڵکو بەردەوامە لە فێڵکردن و برسیکردنی خەڵکو و خەمساردن لە چارەسەرکردنی قەیرانە دروستکراوەکان بۆیە وەک خانمانی ناڕازی دەنگی خۆمان بەرز دەکەینەوە دژی ستەم و زوڵمی دەسەڵات و ئەم داواکاریانە دەخەینە ڕوو یەکەم ئیدانەی شەهیدکردنی هاوڵاتیانی مافراوان دەکەین و داوا دەکەین بە زووترین کات هەموو ئەوانەی تەقەیان لە خۆپیشاندەران کردووە و بوونەتە هۆی برێنداربوون و شەهیدکردنیان بدرێنە دادگا دووەم هۆشداری دەدەین لە شکستێنانی کەرتی پەروەردە و دابەزینی ئاستی زانست و زانیاری قوتابیان و نەمانی ڕێز و شکۆی مامۆستا و ناوەندەکانی خوێندن سێەم داوا دەکەین حکوومەت ڕەوشی دارایی و پێدانی موچەی فەرمانبەران ئاسایی بکاتەوە و موچە نەدراوەکان و پاشەکەوتکراوەکان بگێڕێتەوە و ڕێگر بێت لەوەی موچە ببێتە قوربانی شەڕی سیاسی نێوان حیزبەکان و پەیوەندی نێوان هەرێم و بەغدا و 30 ڕۆژجارێک موچە بدرێت چوارەم گربوونەوە و خۆپیشاندان بە مافێکی سروشتی هەموو تاکێک دەزانین بۆیە داوا دەکەین هەرچی زووە مامۆستایان و دەزیرکراوانی بادینان ئازاد بکرێن لە کۆتاییدا لە بەرامبەر جێبەجێنەبوونی داواکاریەکانمان دەرگا بە ڕوومان واڵایە بۆ ئەنجامدانی هەر چالاکێکی مەدەنی و دوور لە تونند و تیژی چونکە ئێمە داوای مافی خۆمان دەکەین و دژی هیچ کەس و لایەنێک نین دەستەی خانمانی ناڕازی 11 2021